لە پێشا خۆبەخشیەکە لا ببە بە یاسا تەنانەت ئەگەر بکرێ سزا بۆ کەسانەدا کە خۆبەخشیەدا. ئێستا نوێنەرانی کارمەندانی خۆبەخش و دەرچوانی دانەمەزراوی بەشە پزیشکیەکان هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی و داواکاری ئەویان هەیە کە بکرێن بە گرێبەست هاوشێوەی مامۆستایان. منەچمە لای ئەوان سڵاوتان لێبێ داواکاریەکانی ئێوە چێ بە دیاریکراوی؟ سڵاوی خوا لە جەنابتان بە خێراتی کەناڵەکەتانەکەم. من ئومێد خالیدم زیاتر لە 10 ساڵە بێ بە حساسین و باشترین بەشم تەواو کرد و یاردەدەری دکتۆری بنج لە ئێستا هەر لە بەشەکەی خۆش مۆجگە لە بەشەکان تریش زۆرترین پێویستیان بم بەشە هەیە. لە 10 ساڵ پێش ئێستا کە من دەستم کرد بە خۆبەخشی بەڵێنان پێدام تەنها 3 مانگ خۆبەخشی بکەم، دوای 3 مانگەدا بمردێن. بەڵام ئەو 3 مانگ نەکبوو بە 3 ساڵ ئەوە نزیکی 10 ساڵێکە بێ. تەنها داواکاریمە لە حکومەت ئەوەیە پێش هەموو شتێک لە پێشا خۆبەخشیەکە لا ببە بە یاسا تەنانەت ئەگەر بکرێ سزا بۆ کەسانەدا کە خۆبەخشیەدا خۆبەخشیەکە لا ببەن لە پاشان دامەزراندنێکی عادلانە دامەزراندنێک کە ئاسان بە خۆبەخشیش نەکرێ بۆ هیچ کێشە نابێت تەنها ساڵی دەرچوون و ئەو خەڵبندەکانی تر داواکارین لە بەڕێستان لە حکومەت هەرێمی کوردستان لە سەرۆکی هەرێمی کوردستان لە وەزیری تەندروستی داواکارین دامەزراندن ڕابگەێنرێن بە شێوەیەکی خێر. منەمە بێمە لای تۆ ئەگەر لە حاڵەتێکە وەڵامتان نێنەوە ئێوە هەڵوێستان چێ بێت؟ حاڵەتێکە وەڵاممان نەدانەوە ئێمە وەکو دەستی نوێنەران کە پێشتر قسەی کراوە ئێمە ڕێکاریکە ئەگرینە بەر وەکو گربوونەوەکەیمان ئاگرین و هەروە بێتۆ لە بەشە سێکتەرەکانی تەندروستی دێنە دەرەوە هەتا ئەگەر بەو شێوە جوابمان نەدەنەوە ئێمە دەتوانین ڕێگا قەتعەکەین لەبەر مافی خۆمان لەبەر ئەوەی چەند ساڵە ئێمە دانیشتین بە دیار حکوومەتەوە. چەند دەرچووی دانەمەزراون؟ دەرچووی دانەمەزراوەکەمان بە گشتی لە 2013 بەدواوە هەتا ئێستا 15,000 بەڵام ئەوەی کە بەڕسمی لە سلێمانی و دەوروبەریە دانەمەزراوە 5,500 نەفەرە. دەستەکانە خۆشێ بەڵێ ئەوەی کەیبینن ئەمە لێرەدا هاتوون داوای سەرجەم کارمەندانی گرێبەست و دەرچوانی دانەمەزراو بگێنن بۆ ئەوەی کە داواکاریەکانیان ئەوەیە کە بکرێن بە کارمەندانی گرێبەستیش ئەمان و هاوشێوەی مامۆستایان.